شوێنێکی زۆر تایبەتم لەیکێک لە خۆشترین شوێنە گەشتیاریەکانی کوردستان ئێرە نەوڕۆڵیە. ئەمڕۆ سپرایزی زۆرمان بۆتان ئەبێ بڕگەی زۆر جیاوازمان هەیە. سپرایزی زیاتریشی تیاابێ ئەویش بە ئەنجامدانی کاری فۆتۆگرافی ژیانی کێوی کە پێکەوە ڕێی ئەم بۆ بینەرانیش تازابێ کاتە فێرمانەکەی باوەڕەکەم ئەو تەکنیکانی کە بتوانین لە نێو سروش جوانترین وێنە بگرین. زەڵێ یاڵا شوێنێکی جوانە زۆر تایبەت. سەیری ئەوە لەو بەرامبەرە ئاویەتە خوارەوە. بەڵام سروشتی نەورۆڵی بۆ ناسراوەکە چیای زۆر بەرز و دۆڵی زۆر قوڵیشی هەیە. سروشتێکی زۆر جوانە. ئێستا ئێمە خێمەکەمە بچینە ئەوێ جوان نییە؟ ئەویا ئەستەکەم جوان بێ. یاڵا با بچین لەوێ خێمەکە دانێ. ڕاکە من بردمەوە. هیلاک بووم. باشە پێویستە ئەم جلانە لەبەرکەین؟ بەڵێ بێگومان لەبەرەوەی هەم خۆتی پێ حەشارەی خۆتی پێ ئەشاریتەوە لە پاشان نابیتە جێی مەترسی بۆ باڵندە و ئاژەڵەکان. من پێم وابوو تەنیا خۆتی پێشاریتەوە کەواتە دوو مەسجی جیاواز ئەگەیەنی. بێگومان ئەیگەیەنی تا باڵندەکان کە ئێمە بەشێکین لە سروشت وە نەترسێت. بێگومان لەبەرەوەی بەڕاستی بۆ ئیشی فۆتۆگرافی یانی وا پێویستەکە تۆ زۆر نزیک بیتەوە لێیان. ئەمەش بەچی نزیکە بیتەوە بم جلو بەرگانە کە ئەمەوە ئەکادێمە وەکو فۆتۆگرافەر سوودی لێبینین تاوەکوی نزیک بینەوە لێیان و بتوانین ڤیدیۆی کوالیتی بەرز و فۆتۆی کوالیتی بەرز بەدەست بێنین. لە لایەکی تریشەوە کە لێت نەترسن لێترسانەکە چییە؟ ڕاستی ڕاوچیەکانی شەرم جلانە بەکارێنن بەڵام ئێمە پەیامێکە گەین و ڕاوچەکانیش پەیامێکەکەین بزەبت. هەڵبەتە وەکو فۆتۆگرافەر ئەگەر ئەزمموی کردبێ پێشتریە گەڕابێ تەکنیکی زۆر ورد هەیە لە میشایە کە وەکو فۆتۆگرافی توانی بەدەستی بێنی بەکاری بێنی بۆ بەدەستێنانی باشترین فۆتۆ باشترین ڤیدیۆ کام ڕۆژی تاقیەکەینەوە. یاڵا بابچی هەر ڕۆژێت. کاک ڕاوێژ من حەزم لێ بوو مەسەلەن فۆتۆ بگرم بۆ خۆم چوم کامێرەم کڕی لێنزم کڕی نیکمایکم کڕی ستاندم کڕی هیچ شتێک نەمانەی کڕم بەس هەر نەمزانی چونکە لەو پرۆسسەیە گرنگە بزانی ئایدیای وێنەگرتنت هەبێ بۆیە بۆم دەکەوت بۆ شتانە نییە. چەند ئەساسیاتێک هەیە کە پێویستە فێری بی کە ئێمە نەیزانین. زۆر ڕاستە. ئەو ئەساسیاتانە چین؟ ئەو ئەساسیاتان یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ یاساکانی فۆتۆگرافی بزانی. یەکێک لەوانە ئەوەیە کە گۆشەکان هەڵبژێری چ گۆشەی گونجاوە ئەنگلی کامێراکەت پێویستەکە چۆن بێ. کێشەکە لەوەیە زۆربەی و کەسانی کە کامێرا ئەکەم جارێ نازانن ئاخۆ لەگەڵ کامێرا توانن ڕابێن یاخود ناتوانن ڕابێن. پێرفێکت. ئەوەی شێکە لە خاڵە گرنگەکان کە لەمەوە ڕابردووشە من هەرباسم کردووە کەسێک ئەگەر بێ ببێ بە فۆتۆگرافەر زۆر زەرورە یەکەم جار فێری یاساکانی فۆتۆگرافی بێت لە دوای یاساکان بگەڕێ بە دوای ئەو تایپی کە حەزی لێتی لە دوای کە گەڕا دۆزیەوە زیاد لە 50 تایپی فۆتۆگرافی هەیە کە ڕژێکی زۆرە بەڕاستی وردە زۆر وردە. بکوزاوەکانی ئێمە پێبەشن لەم سروشتە جوانەی کوردستان جا بۆیان نووسی بوو مەبەستت چێلەوە
مەبەستم ئەوە بوو کە بۆ کوزاوەکانی ئێمە نایەن ئەم سروشتەوە وێنە بگرن کە بەڕاستی باوەڕەکەم لە هەموو تایپەکانی وێنەگرتنی بوو کوزاوە لە لۆکیشنەکانی تر جیاوازتر بێت زۆر جوانترە کاتێکیش کۆن نابێنێ و کۆن نابێت قەت و بەڕاستی دووبارەش نابێتەوە یعنی ئەو کاتێک کە تۆ وێنەیە ڕەنگە ساڵێکی تر جەوەکە گۆڕابێ بەڕاستی لە سروشتە لە بەروی ڕەنگەکان هەمووی سروشتیە تەعامل لەگەڵ ڕەنگی سروشتیاکەی تەعامل لەگەڵ ڕەنگی دەستکردا ناکەی هەموو شتێک جوان دەرەچێت بەڵام ئەترەوە کەوتە سەر قەناعەتی کەسەکان خۆیان جلو بەرگیش کە بەکاری دێت بۆ ناو سروشت وا باشترە ڕەنگەکان گونجاو بن لەگەڵ شوێنەکەی ئەو ڕەنگە و ڕەنگ و ئەوانە بێت جوانترە بەڕای من ڕەنگە و ڕەنگ بێت جوانترە و زەخترە ئەتوانی بڵێ ئەگەر ئیشی کاتی خۆراوە ڕەنگی سپی ئۆفوایت و ئەوانە بزەڵ شکل لەو باڵندانەی کە زۆر خێرایە ئەم باڵندەیە چ باڵندەیە کە ڕەنگی پرتەقاڵی وەکو لۆگۆی ڕووداو بەڵێ بزەوت ئەمە باڵندەی هەنگە خۆرەیە کە زۆربەی جوتیاران ڕقیان لێتی لەبەروی بەس هەنگەخوا بەڵێ بزەوت ئەخر هەنگێکی زۆر لێرە هەبوو بەڵێ بێگومان ئەم گوندە پێم وا بێ زۆر پشتە بەستن بە بەخێوکردنی هەنگ و دروستکردنی هەنگوین بەڵێ بزەوت زۆر جوانە باڵندەیەکی زۆر ڕەنگاڵ و جوان بەچینە سەرەوە بزە خۆمان حەشارڕێ یاڵڵا قلتم والله قلتم أخوة قلتم حين أوفقت ولا كاك رايج أنا جار إنسان بجستيكي زور تواوا بكامل إرادة وهمو تواناك وخوا دروسيكات بلام خوي لە هیچ شتێک نایات هیچ ئیشێک ناکات ناچە بە دوای ئەو خەونەی کە ئەوێت قورسترین ئەزمون بۆ تۆ چییە کە بۆ نمونە بە یەک دەست ئەم کاری فۆتۆگرافیاکەی ئەچیتە شوێنی سەخت پێت وایە ئەگەر ئەم دەستەشت تەواو بووایە ئەتوانی باشتر بی ئاسانتر بێ شتەکان بۆت خۆی هەشتێ لای خۆەوە بێتەوە ئەلحەمدولیلا ینی جێت خۆشیە پێشوازی لێ بکەیت کومانیتیانە لە پاشان من هەموو جارێک ئەڵێم ئەگەر کەسێک لەسەر عەرەبانەش بێ بەڵام مێشکی ساغ بێ ئەتوانێت هەرچێکی بێ لەم جیهانەیە بەدەستی بێنێ بەڵام باوەڕی بەخۆی هەبێت هەڵبەتە لە ژیانی فۆتۆگرافی منە بەڕاستی ئەزمموی زۆر قورسم کردووە بەڵام ئەوەی کە زۆر هیلاک و ماندووی کردم هەڵگەڕانم بوو بە چیای زمناکۆ لە دیوە سەختەکەیەوە تەوان بە ئەشیای تەواوەوە بە جانتایەکی زۆر گەورەوە بە کامێرایەوە ستاند و دوو کەس بووین هەردووکمان بە هەمان شێواز یەک جانتامان پێ بووە کە لە نوێ ڕێیا بەڕاستی قاچمە لەرزی پێمەوت ئەموت دڵنیە ئەتوانین بگەڕێنەوە ئەمە ویسمان بچین تۆماری سەرکەوتنەکە تۆزێک ئاسانترە لە گەڕانەوەکەی لە ڕاستی سەرکەوتنەکەمان زۆر قورس بوو سەرکەوتنەکە زۆر قورس بوو پێم وتڵ نییە ئەتوانین بگەڕێنەوە ویسمان بچین ڤیدیۆی بزنکێوەکان بگرین لەو سەریشکە گەڕاینەوە بە ناڕەحەتێکی زۆر زیاتر گەڕاینەوە بەداخەوە دوای هەفتەیەک لە چوونی ئێمە بۆ ئەوەیە کۆمەڵێک گروپی گەشتی شاخەوانی چوو بنەوە شوێنە یەکێک لە شاخەوانەکان هەڵدێرا بوو گانی لەدەزا بوو کە هەواڵێکی ناخۆش بوو کێ زۆر سەپۆرتی کردی خێزانەکەم ماڵی باوکم ماڵی دایکم و باوکم اینجا هاوڕێکانم لە دوای ئەوەشکە کارەکانم بڵاو بووە لە کوردستانە ئیتر کۆمەڵێک کەس کە کوردستانیان بەلاوە گرنگ بوو خۆشیانەوی سروشیان خۆشەویست ئەیانزانی لە ڕێی فۆتۆکانی منەوە ئەچنە ناو سروشتەوانێ ئەوانی زۆر سەپۆرتم بوونیانی و فۆڵۆوەرسانی پێسە هەمن با بچین ئەم دارە جوانە بچێنین زۆر باش هیوادارم ئەوەی کە دێتە سەیران بتوانن هەر کەسە و لەگەڵ خۆیانە نەمامێک بچێنن و بەڕاستی هیوادارم سروشتی کوردستان بپارێزرێ چکە جوانترین سروشتمانەیە جیاوازترین سروشتمانەیە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ خۆشمان دەستمان هەبێ لەوەی کا بۆ
بۆ داهات و بۆ 10 ساڵی تر جوانتری بکەین سەوزتری بکەین. گومانێتیانی. هیوادارم ئەوەی هاتە نەوڕۆڵی دارزەیتونی ڕوودا ئاو بدات. کاکڕاوێژ ڕەفیقێکمان هەبوو دووسێ مانگ چوو بۆ ئیتالیا لەوێ ژیا بوو. هەموو شتێکی بە کوردی وەکو خۆیەوت بەس کا هاتە سەر سپاگەتی و شپاگەتی. ئەمڕۆ شپاگەتی لێنێ. یاوێتی دەدڵیەوانە؟ ئەخراوان پێڵێن شپاگەتی پێم وابێ. بشکێنین؟ خۆی نابێ بیشکێنیەوە کەفری ئیتالیە ئەگەر بیشکێنی. بەس هینا ئاجە لە کاتی لێنانە. بۆ مناواتی نەکەم. یاڵڵا. طبعاً جەماعەت ئەم خواردنە هەموو ستافەکە شێف بوو ئەوانەیان برسی بوو ئەم شتێکی تێکرد ئەو شتێکی تێکرد ئەنجا هەر چۆن دەرچووە بەڕاستی من بەرپرسیارەتی هەڵناگرم بەڵام تامم کرد بەڕاستی خۆش بوو ئەوە ناخۆش نەبوو. خۆش ئەحمەد ليش انا مخوار والله